سڵامەتان لێبێت هەفتانە لە ڕێگەی چالاکیە هونەری و کللتوریەکانەوە نووسەران و هونەرمەندان بەرهەمی ناوازەمان پێشکەش دەکەن ئێمەش لە ڕێگەی بەرنامەکەمانەوە گرنگترینیان پێشکەشی ئێوە دەکەین. لە شاری هەولێر گروپی نالی دوای دابڕانێک کۆنسێرتێکی گۆرانی و میوزیکیان ساز کرد. لە کۆنسێرتەکەدا ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان و هونەردۆستان ئامادە بوون. گوێمان پڕ بوو لە بەرهەمی نەشاز و بەرهەمی ناجۆر و ناڕەسەنانە زۆر پێویستمان بۆی هەیە بە ڕەسەناتی جوابی ئەو ڕەوتە ناشیرنە بدەینەوە کە لەناو هونەری کوردیدا پەیدا بووە. هیوادارم ببێتە مایەی ئەوەی کە خڵت و خاڵ لەسەر ڕۆحی هونەری کوردی لا بدات و ببێتە مایەی نوێبوونەوە و پەیدابوونەوەیەکی تر بۆ ناسنامەیەکی نوێی هونەری کوردی. پێشوازیکردنی ئەو خەڵکە لە گروپی ناڵی لەو ئێوارە خۆی ئەوە سەلمێنەری ئەوەیە کە خەڵک تینی بەرهەمی جوان و ڕەسەنە. چونکە خاوەن غیرەتە خۆت بە قوربانی گەلت کار و فەرزە قوربانی دەبوو نیشتمانی حڕ و سەرباز ئومەتێکی سەربەخۆ. شادومانم بۆ ئەوەی کە دیسانەوە گەڕاینەوە بۆ باوەشی خۆشەویستانمان بۆ باوەشی ئەزیزانمان بۆ هەوادارانی هونەر بۆ خۆشەویستانی نالی. هیوادارم لە ئاستی ئەو متمانەیە و ئەو جوانەی ئەو خەڵکە بین کە ئەمڕۆ بەدیمان کرد لەناو ئەو هۆڵە بەڕاستی زێ خۆشحاڵی هەمومان بوو. هەمومان هەر یەکە لە ئێمە پێمان وابوو تازەمان نالی دامەزراندەوە هێندەمان دڵ پێ خۆش بوو. هەسمان بەو حەو ساڵە نەکرد کە دابڕاوین لەگەڵ خەڵکە جوانەکەی خۆمان. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ گروپی نالی بە کۆمەڵێک بەرهەمی جوان بڕیاریەوەیاندا دەست بە کارەکانیان بکەنەوە. هیوادارم لەمە دووە کۆنسرتی لەو شێوەیە بە شێوەیەکی بەربڵاو بەرفراوان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر بکرێت لەبەرەوەی ماوەیەکی زۆرە کە لەم جۆرە چالاکیانە لە هەولێر ناوێت. خوشک و برایەکی کوردی دانیشتووی بەرلین کە هەردووکیان شێوەکارن لە پێشانگەیەکی هاوبەشدا لە بەرلین بەشدار دەبن. فیدان خەلیل و کامێران خەلیل خەڵکی ڕۆژاوای کوردستانن لە هونەری شێوەکاریدا سەربەڕێبازی تعبیری و سوریالین. واز برانجي ذاتي طبعا درس مينم والفيديو براي مجي مشارك كري كاميران خليل اوجي ام حردك صار نفسي فكراك يعني نفس او كد كاردكن اوجي صار مرنه وصار يعني صار هابينه وتنابينه صار او فاصله ما بين ام بين نفبرا جياني ونمانه ده ام صار فيت اشتي حردو يعني فكرك نفس يعني فكرك ام كاردكن بس حريك برياخه يعني اري انا من مثلا اب جونجليكتنا مش عفرينه بري از بخوج عفرينه ما از دچيم يعني بستانه باوخه وعفرينه يعني حمي دار وقها وكذا ودار مددي يعني جي جونجليك دار دكاتم يعني قلك جونجليك دار دكاتم ولو يعني عرضي جونجليك صور دكي اب جونجليكم مش عفرينه بري يعني يعني جويغاتي واز حتى دبينم يعني جونجليك بشكل عام صار مرنه وابي از بيد حاسم يعني دقيه أوا كرديلا تم هابين وتنابين صراع كردي هاد نبرة هابين وتنابين دايا أوجي نفس الشيء يعني صار هابين وتنابين أزد الشغل.
أنتمي للاتجاه السوريالي المعاصر. کارەکانی بەشێکە لە قوتابخانەی سوریالی سەردەمیانە. ئەم هونەرمەندە کارەکانی کردو و ماندووبوونێکی زۆری پێوە دیارە و پێویستی بە ئارامی زۆرە و تکنیکی جیاوازە. ڕەنگە زەیتەکانی بە شێوازێکی زۆر جوان بەکارهێنەوە، شێواز و دەربڕینێکی تایبەتی هەیە بۆ ڕنگ و پانتایی تابلۆکانی. لە شاری کەرکووک و لە مەراسیمێکدا کتێبی مەڵۆ بڵاوکرایەوە و واژۆکرا. کتێبەکە لەلایەن شوان محەممەدەوە نووسراوە و ڕابەر ڕەشید خوێندنەوەیەکی بۆ ئەنجامدا. دیارە کتێبی مەڵۆ لە سێ بەش پێکاتوە. بەشی یەکەمی باس لە مێژووی کەرکووک و مێژووی شاری کەرکووک و جوگرافیای کەرکووک و پێکهاتەکان و ئەو ڕووداوانەی کە بەسەر کەرکووک هاتوونە. بەشی دووەمیان زیاتر ئەو بابەتە ڕۆشنبیری و سیاسیانەی کە لە ماوەی ڕابردوو لە ڕۆژنامەکانە بڵاوم کردوێتەوە، کۆم کردوونێتەوە وەکو خەرمانێکی خۆم. بەشی سێمی ئەم کتێبە بیلۆگرافیایەکە لەسەر یەکەم بڵاو کراوە لە شاری تەختەق کە لە ساڵی 1999 بڵاو کردوەوە 10 ژمارەمان لێ دەرکردووە. باسی ئەو بڵاو کراوایەکەم پیلۆگرافیامان بۆی کردووە، هەموو عەدەدەکانمان تیا نەشر کردووە. ئەم کتێبە سەرڕای ئەوەی کەسێت تەوری جیاوازە خۆی دەگرێت جێگەی دەستخۆشیە، لەبەر ئەوەی هەر کارێک سەبارەت بە مێژووی شاری کەرکووک جێگەی دڵخۆشیە، لەبەر ئەوەی ئێمە بە خوێندنەوەمان یا بە نووسینمان یا بە سینمانە بۆ خەم خەڵکە بچین کە ئەم کەرکووکە شاریشی کوردستانە و هیوای بۆ خەڵکە بگەڕێتەوە کەوا خەڵک بێ ئومێد نەبێ. خەڵکم ڕێ وتم لە ڕۆژێکی بێ ناومێدیدایە، بەڵام سیمینار و کار کۆڕ و کۆبوونیە واری خەڵکی دەگات زیاتر بە ئایندەی ئەم شارە دڵخۆش بێت و ومێدێکێ بە. بەڵام کتێبە کتێبێکی باشە، شوێنی خۆی ئەگرێتەوە ناو خەڵکیدا و جێگەی دەستخۆشیە و دووبارە سوپاس بۆ نووسەر شوان محەممەد. کوردانی سوید شەوێکی کولتوری کوردیان ئەنجامدا و تیایدا چالاکی جۆرا و جۆریان ساز کرد کە بریتی بوو لە میوزیک و گۆرانی و شانۆ و شەعر. کوردستان شاری منە، شاری توێ شاری هەمووان، بەڵام وەڵامی ترمەوێ. ئەرمانجا شەوێ ئەسی خۆدە بنگەهێدا ئەوە کو مەخواست ئەم خۆرتان و زنان هەنێک مەزنان بینن با هەودوو کو کاربن بە یەکتر قسە بکەن، نێرین و پێشنیارین خۆ هەلگرن ji بۆ مەسەلا جواتە کورد لە سوێدێ دزانن لە جواتە کورد لە سوێدێ خۆرتان پیچێک دوور و جواتە کوردان ماینە ئەم دخوازن بەڵاوان بکێشن نێرین و پێشنیاریوان هەلگرن چاواکار بن بێشدار ببن بۆ vê rexrawayan nav rexrawayan der nav ciwatê Kurdî de ku em ji wan feyde bikin zanebûna wan pêşkeçûna wan feyde bikin ji bo wê armancî me îşê wayet amade kir bi kültür bi şanû bi müzik bi helbest.
لە سمینارێکدا کتێبی خێڵە مۆدێرنەکان قۆشمە و زۆڵەکان لە شاری سلێمانی باس لە ناوەڕۆکەکەی کرا. ئەم سیمینارە باس لە پرۆژەی باسکردنی کتێبەکەمە بەڕاستی کتێبەکەم کتێبێکی فکریە بە ناوی خێڵە مۆدێرنەکان قۆشمە و زۆڵەکانی یاخود با بڵێن باستارت و ئەم سیمینارە باز لە چیرۆکی مۆدێرنەکەین چیرۆکی مۆدێرنە چیرۆکی دەلاقەکانی ناو مۆدێرنە چیرۆکی پێش مۆدێرنە چیرۆکی جیابوونەوەی ئینسان لە بەهشتەکانی خواوەندەوە و چیرۆکی بوونی مرۆڤ لە سەرزەوی و پرسیاری ئەوەی ئێمە چۆن لەسەر حسابی خۆمان بژین و لەسەر حسابی خوا نەژین بەڵام ئەمە بۆ ئەوەی بتوانی تۆ لەسەر حسابی خۆت بژی لە ژیانە فیگورێک پیابێ کە ناوی ئەنین باستارت زۆڵ ئەوەیە کە دایک و باوک خۆیانی لێبەبەریەکەن فڕێی دەدەن زۆر جار دەیکوژن. هونەرمەندی شێوەکار خەڵکی ڕۆژاوای کوردستان خەدر عەبدولکەریم کە ماوەی 5 ساڵە کۆچبەری ئەڵمانیایە لە ڕێگەی تابلۆ و کارە شێوەکاریەکانیەوە ئازار و ئەشکەنجەی زیندانەکانی ڕژێمی بەعسی سووریا بەرجەستە دەکات. ئەف تابلۆیە ئەس بەحسا گرتیە زیندانە دەکەم لێ چ قاسە خەلکێمە زیندانە زەحمەتی زۆری خواردن و ئەس یەک جوان بووم ئەو زیندانەیە هەندرێش ناو شەڤڕەشا وێ زیندانێ تەبگە شەڤڕەش بووژی لێخستن و ئەشکەنجە هەبوو ژبەر ولۆ ئەس خوازم ئەنو ئەس دڕیاوی مرۆڤێ هانە ئێگە من هەندرێ تابلۆیە دای خوانێکردن ئەس بێژم ئەv نەمۆناکێژ نەمۆنێ ئێ بهەزارە هەندرێ زیندانێ سووری وەک دەبێژی تێن خوانێکردن. براسی شێوەیە مامۆستا خدر شێوەیەک بالکێشە ji ber ku belkî hûn niha we jî li tabloya nerî mere êşekê tê dibîne êşa dehê sala êşa zordestiyê êşa zindanê di peyrê êşa penaberiyê mere karive ya bibêne û li cem wî rengên wilo bi taybet hene ez jî wek mişter got ez ne şêwekarim ez nikarim ku ez nerî naxwe wekû hunermend bidim lêbelê wekû kesek ku li van tabloya dinere li van wek em bêjin karnî xweş û delal bi rastî tu karî pê hest bibî ku çi şter dibêje. ڕۆمانی لبەندا کەسکا سۆرێ لە مەراسیمێکدا لە ئەڵمانیا بڵاو کرایەوە. ڕۆمانەکە لەلایەن دکتۆر فکرەت یەڵدزەوە نووسراوە و باس لە کوردانی ناوچەی ئەناتۆلیای ناوەند دەکات. Navî min Fikret Yıldız e. Ez xelkê Ankarê me, bajarek Polatlı, gundê Mikaîla û berî 300 salê em ji wir ji Kurdistanê me koç kiriye em hatine vê derê di dema Osmaniya da
em li wir îskan bûne. Bixwe 6 salî me û qasî 3 salî li Almanyê dimînim. Bijîşkin, doktorê di beşa bi sporê beşa nexweşiyên jinan. Wextî kat ev çîrok û meseleyên ki kal û bavê me dorber me çex dibûn, hîn tişta pir bala min kişand, kalî min Hacı Osman Efendi. Min xast ez li dor çîroka wî romanekê binivîsim. Bi hinekî fantaziyan li piranî jî tiştên dîrokî ya kurmancên Kurdên dorberî Anatoliya Navîn, jiyana wan, kultura wan, ev devoka kurmanciya Anatoliya Navîn tê dengkirin, wenda nebe û di romanekê de dîsa bijî û di kitêbê de mesela jiyana kurmanca ya li Stenbolê berî 200 salî 1823 de devra Osmaniya da têkiliya Osmaniya bi kurmancê Anatoliya Navîn de û têkiliya eşîrên kurmanc ya li Anatoliya Navîn jî hatiye qalkirin. İnşallah dixwazim zav zêçe me, neviyê me bi me serbilind bin û dîsa kurmancîtiya xwe, kurdîtiya xwe ji bîra nekin û bidin jiyandinê. سه چهار سال برای که دکتر فکرت یلدز د کوارا مدا دست به رزنویسه که کرد بود به نام سیارن تیرکا مایا 11 باورد کم 11 بون ریز بون مایا د کوارا بیرون بونه دا بلاف کرد دوی اماتن سروی فکری کی ما پیشنهاد دکتر کرد مگو و رزنویس آخه وک پرتوک پیشکشی ویژه حسکرم ویژه کردی بکه ویژه قبول کرد لسر کار کرد مجبک واشنخانه آپی که پرتوک چاپ کرد به نام لبندا کسکسوره نواندن بەرجەستەکردنی کاراکتەری جیاوازە لە فیلم و دراما و شانۆدا. ڕاستە بە شێوەیەکی گشتی بە مەبەستی دڵخۆشکردن ئەنجام دەدرێت، بەڵام لە ناوەڕۆکدا ئەکتەر گوزارش لە تاکێکی کۆمەڵگە و گیر و گرفتەکانی دەکات. ئەکتەر سەلام کۆیی لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوو دەستی بەکاری هونەری کردووە. زیاتر لە 40 ساڵە لە بواری نواندندا کار دەکات و دەڵێت دەمەوێ ڕێز لە هونەرەکەم بگیرێت. من خۆم وەکو کوڕە چایچیەک کە باوکم چایچی بوو من شاگردی ئەو شانازیش بە کار و پیشەکەی خۆم دەکەم بەڵام ئیتر بەهرەکە واخوا ئەو بەهرەیە پێبەخشیم لە چاخانەکەوە گواسترامەوە سەر تەختەی شانۆ و سەر شاشەی تەلەڤیزیۆن ئەویش هەر خزمەتێکە کە بیتانم بیکەم ئەو بەهرەیە کە خوادای هەموو کەس لەوانەیە ببێتە هەموو شتێک بەڵام نەبێتە هونەرمەند چونکە هونەر خۆی لە خۆیدا بەهرەیەکە کە خوا دەیبەخشێتە عەبدی خۆی ئەویش ئەو بەهرەیە دیارە لە مندا هەبووە ئەو مامۆستایانەی کە ڕێزیان سەری ڕێزیان لۆدا دەنوێنم توانیم بە پێی پێویستی ئەوان بە ژۆرەی ویستی ئەوان
خزمەتی هونەرەکەی پێ بکە. هیوادارم ئەو تەمەنەی کە ماومە بتوانم ئەگەر توانیم شتێک پێشکەش بکەم ئەگەر نا داوای بەخشین لە ملەتەکەم دەکەم بمبەخشێ بەڵام بەداخیشەوە نەمدەزانی زروفەکەم دەگاتە ئەوڕۆ کە دوای 50 ساڵ خزمەتکردن کەسێک نەبێ ئاوڕێک لە هونەرەکەت بداتەوە لە خۆم نا لە هونەرەکەم. دۆ بڕگەی بەرنامەکەمان دیدارێکی نووسەر دکتۆر مەغدی سەپانە. ڕۆژانە لە ڕێگەی ڕۆژنامە و سایتەکانەوە جۆرەها وتار دەبینین و دەیان خوێنینەوە، بەڵام کام لە وتارانە لە هزری ئێمەدا دەمێنێتەوە. نووسەر مەغدی سەپان لە دوایین کتێبیدا کە بە ناوی گوتارە تەمەن درێژەکانە هەوڵی داوە هەموو ئەو وتارانی کە نووسیوێتی لە دووتوێی کتێبەکەدا کۆبکاتەوە و بە نەمری بیان هێڵێتەوە. وتارەکان بابەتی جیاجیان لەسەر بۆ نمونە لەسەر عەقلیەتی شاخ وتارێکی زۆر جوان هەیە، لەسەر چاو مێژووی چا خواردنەوە لە جیهان، لەسەر ڕەفرەندۆم، لەسەر مافی ژن، لەسەر دیموکراتیەت، هەموو ئەو بابەتانەی کە نووسەر و ڕۆژنامە نووسانی کورد کە لە کاتی ئێستا ناوە لەسەری دەنووسن و بابەتی هەنووکەین من بە درێژی باسم کردوون. گوتارەکانی ناو ئەو کتێبم گوتاری زۆر جددین، هیچ یەک لەو گوتارانە بە یەک ڕۆژ بە 2 ڕۆژ تەواو نەکراون. بەردەوام لە پێش ئەوەی دەست بە نووسینیان بکەم کۆمەڵێک هەندێک کۆمەڵ کتێب گوتار سەرچاو زانیاریم لە ئینتەرنێت و لە کتێبخانەکان پەیدا کردو بۆ زانیاری زۆرم کۆ کردێتەوە اینجا دەستم بە نووسینە و گوتارانە کردو. بۆیە لەو بڕواایدام ئەو گوتارانە تەمەنیان زۆر درێژە بێت چونکە واهاز و هەنووکەی لە دەست نادن چکە زۆر بە جۆرێک نووسرایە کە دیگە لەوەی زانیاری زۆر ورد و باش و پێویست بە خوێنەر دەدا دەکرێت قوتابیان و ڕۆژنامە نووسانی کوردستانیش وەربگری چاوی لێ بکەنەوە کە گوتار دەبی بەو جۆرە بنووسرێ بۆ ئەوی تەمەنی درێژبی بۆ ئەوی خوێنەری زۆربی بۆ ئەوی زانیاری سوود بەخش بدات. بەڵام ئێستا 2 کتێبم لە چاپخانەیەکەیان لە سەرپەخشی رادیۆی کوردی کە پێشتر لەگەر پرۆفیسۆرێکی ڕوس میخائیل سەرگەیڤیچ بە ڕووسی نووسیمان بە ناوی زانکۆی سەلاحەدین و زانکۆی سکتیڤارسکی لە رووسیا چاپ کرا. من و ئەو کتێبم وەرجێڕایتە سەر زمانی کوردی بەشێکە ئەوەی پەیوەندی بە مێژووی رادیۆ کوردیەکان هەیە زیادم کردیان. گوتارە تەمەن درێژەکان پێکاتوە لە 93 گوتار کە لە نێوان 2014 و 2010 لە دەستگا و شوێنی جیازیایی بڵاوکردنەوەی کوردستان چاپکراین. 7 لەوانە لە کوردستان 20 لە ماڵپەڕی کوردستان 20 بڵاوکراونەوە.